کاک دکتۆریان تاکە کێر تاکە شت کە من ئەمەوێت یعنی بڕاستی ئەم ئافرەتە نازانم شەیتانە و لە پێستی مرۆڤە ینی کاک دکتۆر من ئەمەوێت هەمان ئەوازارانی کە ئێمە چشتومانە مەسەلەی من تەنها ئەوە نییە کە بچم تۆڵی لەکەموانە دەبێت تەنها ئەوەنە هەست بە هەمان ئازاریە من بکاک ئەو 4 ساڵە چشتمان ئێمە لە کرێچێتی و دەربەدەریە کاکە گیانەوە چێتە تۆڵەسەندنەوە ئینتقام ئەمە یەک دووەمیش تۆ گەنج بوون لەگەڵم خاتوونیان کە و حاڵەتەتان بەسەر هاتووە الحەمدولله تەحملتان کردو و بەڕێتان کردو و گەیشتوونەتە ئەم خۆناغە لەخوا بە زیابێ کێشان تازەگەوە گەنجوی تەحمل کردەوە بەڵام ئەم فیرێ ئێستا تەمەنی و ئەوەی نییە لەوانی جەڵتەیە لێی بە دوای هەتا مردن تۆش معەزەبە بی ئەڵی بەهۆ منەوە وای لێ هاتووە تکایە تۆ ئەڵی متەدەینم ئەی ئەگەرەمە دژی دین بوو چیەکەی ینی پەشیمانە بیتەوە بێگومان ئەگەر دژی دین بێت چی ماوە من دینەکەم لە دەست نیان بۆ مەسەلێکیەوە یعنی هێشتا قەناعەتە نییە کامە دژی دینە ینی خوا پێی خۆش نییە باشە چێ سقە و پێهەیەی لەم مامۆسا ئاینیانە حەزەکەی ناوی دووسەیەکم بەرێ ئێمە پەیوەندی پێوەکەی ناوی کەسم پێ مەڵێ تۆ دووسێ کەس هەیە قەناعەتی پێ بۆنیە ئەو مامۆسای کاچی لە مزگەوت کە قسە و بۆکە باشە پەیوەندی بەوانەوەکەین باشە من و تۆ چینە لای ئەڵی مامۆساجان ئەم برا بەڕێزە کاتی خۆی ئەمی بەسەرات و تۆ باسە کرد باشە ئێستا ئەیەوێ خانوویەکەیە ئەم خانووە ئەم پیرێژنەیتایە ئەم ئافرەتە بە تەمەیت یا خانوەکە و کەلاوەیە وایەکە وەکو باسیەکەنێنەوە نیە قەسرێ بێ بش فرۆشێ ینی بڕوان ناکەم 40-50 وەرەقە زیاتری بەرکەوێ چونکەم ئافرەتە براکانی دوو ئێمیان بەرەکەوێ وا دەفتەرێکشی بەرکەو تو خوا ویژدان قوبوڵەکە بۆ دەفتەرێک بۆ 100 وەرەقە خەسوود کە دایکی ئەم ئافرەتەیە کە بەخێوی کردووە کە ئەمی گەورە کردووە یاویەتی بە تۆ ڕاستە خراپ بووە ئەمانەی کردووە ئیتر ئەمە عوزری خۆی هەیە هەر گوناحێکی کردبێت لەگەڵ خۆیان عیبات خۆی گەورم حاسەبەی خۆیە کات کەس ناچێتە قبری کەسەوە کەس گوناحی کەسەڵ ناگرێت ئەگەر ئەو مامۆسا ئاینی وتیان ئەم برادەرە لەسەر حەق نییە ئەم برادەرە ئەمانەی ئەیکا دژی فرمودەکانی پێغەمبەر دووخوازێت دژی ئاەتەکانی قورئانی پیرۆزە دژی ئینسانیەتە ئەو کاتە تۆ پەشیمان نەبیتەوە لەو ڕایەت واز لە خەسوەکە دێنی بێگومان ئەگەر دژی دین و فەرمانی خوا بێت بێگومان پەشیمانە بۆ چونکە دینەکەم لەسەر هەموو شتێکە بۆ من باش ینی چەند ساڵە تەمەنی هەیە کاک عەبدوڕەحمان و گوێ لە مامۆسای ئاینیەگریت و قورئانە خوێن یعنی هێشتا ئەمەی ئەیکەی بە تەسەووری تۆ دژی دین نییە ینی دژی ئینسانیەت نییە واز لە دینیش بێنە نەگەشتەوە قەناعەت لەبەرەوەی ینی ئەم خەسوەم هەر لە سەرەتاوە کەیسەکەمان مەسەلەکەمان تازە نییە هەر لە سەرەتاوە کێشی لەگەڵان و من و ئەم سەرەتایەکمان خۆشەویست بە خۆشەویستی زەواجمان کرد بەڵام ئەم هەر لە سەرەتاوە ینی بغزێکی بەرامبەرمانە بوو کێشی لەگەڵمان دژی شوکردنی ئەم بووە بەڵێ ڕازی نەبوو سەرەتا خۆیانتیادی زۆر کەسە ئەزانی فەیلسوفێکی گەورە هەیە تاغوت نازەم ناوی بیستووە غاندی ناوی بیستووە ئەزانی ئەمانە وەختوی پرسیانیان لێ کردوون حەزگەم نمونانە بوویان و قەناعەتێ لا دروست بێ کە ئەو ئینسانە گەورانە زوڵمی زۆریان لێ کراوە ئیهانە کراون سوکایەتیان پێکراوە لێیان دراون دەربەدەری کرا نازانم چی ئەزانی کاتێک پرسیانیان لێ کردوون و تویانە باشێ ئەو هەموو زوڵم و ستەمەتان لێ کراوە ئێستا ئاوە دەسەڵاتتان هەیە بۆ تۆڵی خۆتان ناکەنەوە ئەها وەکو تۆ بۆ تۆڵی خۆی ناکەن ئەزانی چیان جواب بابەوە وتیان باشە ئەگەر بێت و دوو لە ڕووی ئەم میوانە ئازیزانە و دوو لە ڕووی بینەران و بیسەرات و دوو لە ڕووی ئێوە وتی ئەگەر سەگێ قەپاڵێ گازێکی لێ بگرێ ئەبێت تۆشی گازەکە و قەپاڵەکەی لێ بگریتەوە ئەبێت ئەگەر یەکێ بە نەزانی خۆی کەوتۆتە هەڵەوە ئەم خاتونەم ئافرەتە ئەوە تێگەیشتووە ئەو ئاسی ڕۆشنبیری ئەو کاتە لەو سەردەمەیە ینی بزانیتە چی لە مێشکا بە بزانەوی داناو بۆ برازای خۆی بۆ خوشکەزای خۆی بۆ حاصل ڕازی نەبوو حاڵەتی وا زۆر هەیە بەڵام گرنگەوەی باوکی ڕازی بە و براکانی ڕازی بن و یاریانە بە تۆ و کێشەکە ڕۆی ئەگەر بێت و ئەم نەخوێنەوار بووە و ئافرەتێ بۆ چیە لە وەختی خۆی زوڵمی لێ نەکراوە چێزانم هەنوۆش لە بێشکا هەیە ئەی خۆ تۆ وانی تۆوەکو ئەو نی بە قوربان تۆ کەسێکی ڕۆشنبیری کەسێکی تێگەیشتووی کەسێکی ئیمانداری ئەڵی خوا ئاپەرستم ئێمە وتمان ئەم گوناحی نییە باجی غەڵەتی دایکی بە هێشتا لەگەڵ ئەوەشە هەر سووری لەسەر تۆڵە سندنەوە کار دکتۆریا من تەنها لێک حاڵتەوازێن وەگە ساش باسمان کرد ئەگەر ئەو تۆڵە سندنەوەی من وەکو جەنابە باسیەکەی دژی فەرمانەکانی خوا بێت من ئامادەم وازوێنم بەڵام جگەلەوە بە ئیش ئامادەنی ئەمە گەزبینێکی باشمانەیەاتەوە من دڵنیا دەکەم لە 100 دژی ئینسان هەموو ئینسانێتێکە نەک فەرمانی خوا عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان عەبدی ڕەحمان